من نەخۆشی هینم هەبوو ئازارێکی زۆرم هەبوو لە هین لە ناو هەناوم زەرداوم دوای دەرچوو زەرداوم بوو دوای تەلەفۆنم چەند دکتۆرم کرد ئیسفادەم لێ نەکرد تەلەفۆنم بۆ دکتۆر دلێرشی نەکرد وتی تەلەفۆنم بۆی کەسێ جا ڕۆژی ئەتڵەش بوو جوابمی دایەوە وتی وەرە نەخۆشخانەی مەهرەبانی هاتمە نەخۆشخانەی مەهرەبانی دوو شەوە لێرە عیلاجی دا پێم عیلاجەکانم ئێستا لەخوا بەزیاد بە زۆر باش بوومە ئینشاڵڵا ئەمڕۆژ نەشتەگەریەکەم بۆ دەکا ماڵێ خوا خێری بنووسێ خوا خێری دکتۆر دلێرشینە و خوا خێری حاجی ڕزگارش بنووسێ لەبەرەوەی مستەشفایەکی زۆر پاک و بەڕێز و هەموو شتێکی مەزبوط و شتی باشیەکەن زۆر ئاگایان لە فەقیر و فوقاراش هەیە زۆر هاوکاری خەڵک دەکەن من پارەکە خێزانمش ئاینەم کردی زۆر یارمەتیمانیدا یعنی سەرێکی وای لێمان وەرنەگرت سەرێکی زۆر کەمی لێمان وەرگرت و زۆر دەستخۆشی لە دکتۆر دلێرشی دەکەم نەخۆشخانەی مهرەبانی زۆر هاوکاری خەڵکەکەن بە هەموو نەوەیەک لە عیلاجەکانشدا شکاندن دەکەن لە هەموو شتێک زۆر باش. میهرەبانی دڵسۆزی و لێزانی